سڵاو کاگەرم. سڵاو لە ئێوە بەخێر بن. زۆر سپاس. کاگەرەمی وەک ناوەندی ڕاهەند چەند بەرهەمی تازەتان هەبوو ئەم ساڵ بە پێشەنگە؟ ئێمە وەک ناوەندی ڕاهەند ئەم ساڵ 42 کتێبی تازەمان هەبوو بۆ پێشەنگە و لەم 42 کتێبە دوو کتێبی زۆر تایبەتمان هەبوو کە یەکەم جارە ئێمە کتێبی زانستی چاپکەین. یەکیشان ئەم کتێبێ ئێمە لە چی دروست بووین، ئەویتریان بۆچی هێندە دڵتەنجین کەمە ئەتوانم بڵێم زنجیرەیەکی تازەیە ئەم ساڵ ناوەندی ڕاهەند دەستی پێکردەوە بۆ ئەم پێشەنگایە. داشکاندنی سەدا چەندتان کردەوە بۆ کتێبەکانتان؟ ئێمە بەشی هەرە زۆری کتێبەکانمان داشکانی هەیە و توانیمانە داشکانی لە 125 تا لە 130 بۆ خوێنەران بکەین. پرفرۆشترین کتێب لای ئێوە چی بووە؟ ئێمە لە بەرەوەی دابەشکار و چاپکەری سەرجەم بەرهەمەکانی نووسەر و ڕۆمانوس بەختیار عەلی هەمیشە بەرهەمەکانی ئەو لای ئێمە لە ڕێزی پرفرۆشترین کتێبەکانە. نوێترین ڕۆمانی کە ساڵی ڕابردوو بڵاو بۆت و یا با بڵێم دوا ڕۆمانی نووسەرە چاپ بۆ بەندەرفێلیەوە لە بەرهەمە پرفرۆشەکانمان بۆ دواتر دوهەمین هەناری دنیا یەک کتێبە تیۆریەکانیشی دواخەندەی دیکتاتۆر لە بەرهەمە پرفرۆشەکانمان بوو. کاگەرم چەندەم خولە بەشداری پێشانگای نەندەوڵەتی سلێمانی بۆ کتێبەکەن؟ ئێمە وەک ناوەندی ڕاهەند هەموو خولەکان بەشداریمان کردووە هەر ساڵە و بە حەجمێک لە بیدایەتەوە بە حەجمی بچووک لە بەرەوەی کە چاپکراومان کەم بووە. ئەم ساڵ 310 چاپکراومان هەبووە بە هەر 310 چاپکراوەکە بەشداری پێشەنگامان کردووە. سەرکەوتوو بن بە هیوای ئەزموونێکی باش. زۆر سوپاس بۆ ئێوە. سپاس بۆ ئێوە.